ئەو قولەکانی شەمام کو ئەوانێ ئەو کا ئەو قولەی ئەو بەرەوە ئەو لە بۆ حمایەکردنی ڕواندزێ بوو قولەی ئەو بەری لەگە قولەی ئەو بەری ئەو بەرامبەرێ لەگەڵ قەڵای چەند پێیان گوتە ئیچ قەڵا زمانی تورکی عوسمانی یعنی ئەوە قەڵا داخلیەکان ئەوانەی کە هەیە هیچیانی ناو لێزەوان لە بۆ زەنگ دەوڵەت عوسمانی بەسەڕی سوڵتانی هاوپەیمانی ئیمپراتۆرێکی ئەڵمانی نەوتایی مەزاری بوو گەرجەکان لێرە نەمابوو درابوو لە وەختەکەی جوانی کە لێرە بوون لە ژن و لە منداڵ لە سوود فەسەتەکان ئەوان کەسی سەختەکان کرداوە بێز لەو کاترا ڕواندز کە 2000 خانی بوو هەموو سوکێنرا واو لێرە ئەو سەرلۆفانە هەموو وازی لێ هێنرا ئێستا ئاستاری تێدامایە بۆ تایبەتی ئەو ئاوەی کە لە مێر بوو ئەوانەی کە لە بۆ هاتە لە ناوچەی بەری سەر ڕواندزێ لە دۆڕی خەڵکیانی ئەوانە کاتێک کە پرۆژەی ئاوی ڕواندز دێدرا ئەو ئەسەرە بەدەستێتەوە کە زۆرگەلەی ئاویان زۆری دووری زۆریەوە دەبنە و شاخی ئەو بەریکە ئابوو کردەوە لەوێن دەرەوە هیناکە ئەو چای بەرامبەری لەوە کوشتێک بۆتەوە ئاویە لەوێن دەرەوە هیناکیان ئاو لەبن لەوێن دەرەوە لە بۆ ڕواندزە ڕواندز دەچێن دەرەوە دەچێت لەوفانە میرنشینی سۆران جوگرافیاکی گۆڕایی هەبوو بەردەوام یعنی یەک نەخشەیان با بڵێن یەک سنووری جاریکراوی نەبوو هەر لە ڕواندزەوە بگران باڵەکایەتی منطقەی برادۆست منطقەی حەریر و ناودەشت و منطقەی شەقلاڵ و سماخولی و کۆیێ و هەروەها هەولێر و وەلیدی کەرکووک و حتا دیکە منطقەی دوکان قەڵایەکەی کە لە دوکان دەرەچی ئەوش قەڵای میر محەممەدی پێڵێن کە پێڵێن قەڵای میرنشینی سۆران باڵێن ئەو یەکە لەوانەی کەوا میرنشینی سۆران چەندین قەڵای هەبووە یعنی ئەو قەڵانی کە پێیان بوو قەڵا داخلیەکان هیچ قەڵا قەڵایانە بە زمانی خۆمان لەسەر هیچ قەڵاوانە شەکەت تورکی عوسمانی یعنی داخلی یعنی ناو ئەو قەڵایانە لە ناوە بوون اینجا لێرە با بڵێن بۆ نمونە لە ڕواندز قەڵای هەبووە لێرە وسە سەمە شوێنی کە لێ ڕاوەستاینە بەڵام ڕواندز لەکوێ بووە یعنیشەوە زۆر بریتانیەکان و قاجاریەکان و ئەوانە ڕوویدا هەلو شوێنی ئێستا مەکەلێ ڕاوەستان ڕواندزی کۆل لەو بەرەیە کە تەماشا بکەن ئەوە کاولۆکانی ئێستا کاولۆکان ئەو گوندا بێ دەڵێن گەڕەکی پاشای گەورە ئەوە ڕواندزی کۆم بووە حتا ئەگاتە ئەها ئاخر لۆکە ئاخر کورد ئەوە ڕواندز بووە بەڵام کاتێک کە لە ساڵی 1916 لەمای ساڵی 1916 لە تایبەتی لە 15 ئایاری 1916 کاتێک کە ڕووسەکان منطقەی باڕەکایەتی داگیرەکەن کە دێن هەشتی مانگ ئەگەنە گەڵاڵە 12 مانگ ئەگەنە جونجان لەو سەر با بڵێن لە بناری چای هەندرێنەوە چای هەندرێنە لەوێ کە ئەگەنە لە ڕۆژی 15 مانگ ئەگەنە ڕواندز ئەوانە بەسلە بۆچی گەنجەکان ئەو کاتێ دەوڵەتە عوسمانی سەفەربەردێک هەبوو سەفەربەردێک یعنی حەج شتێکەوە اینجا بەسەرەکەوە ڕۆن بۆ دواتر ئەو گەڕەکانی کە لەوێ بەڵام پێشتری لێرە ڕاستی لەو ڕواندزە کتێبخانە شەوە نزیکەی 4500 کتێبی تێدا بوو ئەوە پیانەگە کتێبخانەی محەممەد پاشا کوردیوە لە طبعاً دەبێناوی میر محەممەدی گوتن و دووەمیش کە لە ساڵنامەی معارفی دەوڵەتی عوسمانی 1999 ئیشارەت بوویەوە کە نزیکەی 4000 کتێب تێدا بووە بۆ قوتابخانەشی لەگەڵدا بووە و ئەو کتێبخانە دوایی مایەوە با لە ساڵانی هەفتایەکان ئەو کتێبخانەیە سوتا دەسنووس و کتێبیشی زۆر تێدا ئەوە ینی لەسەردەمی ئینگلیزەکانیش داوا بە تایبەتی لەو ناوچەی بەعام کتێبخانە زۆر سوتێنران بە تایبەتی ئەو کتێبخانانەی کە دەسنووس بووە دەسنووسی زۆر تێدا جا ئەو ئێرانە با بڵێن لە 1937 زۆر گەرمی محەممەد ڕووداتن لەوەی کە ئامی محەممەد خۆی تەسلیمی دەوڵەتی عوسمانی کرد وەرچارود لێرە بووە بەریتانیا بووە سەفیری ئێران هاتی ئێرانە مەسەلە نمونە گفتوگۆیان کردیا لەو ئیشقەڵایی بووە بەڵام بێزگە لەوەش ئەوە بڵێن قەڵایەکانی میر محەممەدی لێرە لە ڕواندز با بڵێن ئێرە کە ڕواندزە ئێستاش وەکو سنووری شارەوانی هەر ڕواندز حیسابە
وزايدا لقلاي ديري هبوا لمنطقة لاي شيخ تراب ووانية كدروا لبو قنديل لاي سروي بحكي وقلاي هولير شركات خوي طبعا مسلمين مير محمد لبرد سيدابوا وهروها قلاي او دوكانيش انا يكلا قلا اساسي انا بنك بشاري بازرگانیش دانگران ئەوەی دوکان لە بەری ئەوەیە گوندی سارکەی گوندی سارکەی لۆ ئەوەی کردنە قەڵای سارکە عەفونا اینجا ئەوە لەبەر چ شێرە بووە حەنی قەت بەڵێ بەڵێ ما ینی لە قەڵای حتا قەڵای ڕۆستش ئەوەی کە ئێستا مایە لەوێندەرێ وەکو بە سارنجەکەی کەمایە وەکوێرە ژێر زەمینەوە یعنی ئەوێندەرش مایە ئەو قەڵاشی میر محەممەدی بووە طبعا بەشێکی ئەوانە بەخۆی دروست کردێ بەڵام یەک لەوانە وەستایەکی زۆر بەناوبانجێ بە وەستا عەبدوڵای ناوێنی یەک بە لەو کەسایەتیانەی کە پردەکانی بەرسیرین بۆ دروستکردنی پردەکان بە تایبەتی ڕەواندز کە عەبدوڕەزاق ئەسفەهانی یەکێک بۆ لە گەڕیدەکان بوو لە فارس لە ساڵی 1813 و 14 کە دێتەوە مەنتیقەی باسی ئەوەیە کە میر محەممەد مژوڵی ئاوەدانکردنەوەی هەموو ئیمارەتی سۆران بە تایبەتی لە دروستکردنی پەر قەڵا قولەی سەربازی لە دروستکردنی دوای کەسی تەماشاکەین کە تۆپی دروستکرا لێران وەستا ڕەزە بوو تەمان لە ڕووی چەکسازیەوە حتا یەک لە هۆکارەکانی فراوانخوازی میر محەممەدی توان چەکی هەبووە هەر هێزێک هەر دەوڵەتە کە چەکی هەبوو توانی بەخۆی چەک بەرهەم بینیتن لە دوا ڕۆژدا بیر لە چەکاتەوە بیر لە فراوانخوازیە کاتەوە ینی یەک لە هۆکارەکانی میر محەممەدی زۆر جار هۆکاری ئاینیشە دەنە پاڵ بە تایبەتی لە هەندێک لە ناوچەکاندا بەڵام یەک لە هۆکارەکان شەوە میر محەممەد چەکی هەبوو چکە بوونی چەک یان کۆگای چەک یان با بڵێن پشتسازی چەک وا کاتن کە هێزێکی زیاتر بداتە هەر ئەمارەت بی یاخود دەوڵەت بی یاخود با بڵێن هەر وەرە قەوارەیەک بیتن لەسەر گەردەکانی دیکە هاتنێتە ئەو ناوچەیە باسی ئەو ئاوەدانکاریەکەن کە میر محەممەد هەبوو بە تایبەتیش ئەو قەڵایانە لە بۆ پاراستنی ئەمنیەتی و منتقانش بەکارە ینی مەسەڵەن دکتۆر ڕۆست کاتەکە دێت چارەسەری باوی باوکی میر محەممەدیە کاتن میر موسەفا دەڵێتن ئەمن لە شەقڵاوی ئەوکم دیتەوە دزدانێکی پارەم دیتەوە ئەڵێ میر محەممەد ئەڵێ هەڵت گرباوە ئەڵێ ئەگەر هەڵم گرباوە دەستە بڕێ يعني کەس نەیتوانێت حتا پارەش بزیت عەبدوڕەزاق ئەسفەهانی دەڵێ ئەڵێ زانتایەکیان بازرگانێکی عەرەب یعنی لە ناوەندی ئێرەی ڕوانزێک کە بازار بووە ئەڵێ لەو بازاری کۆنی ئێرەی ڕوانزە ئەڵێ لە ناوەندی بازاری بەدارەکیان هەڵواسی بوو ئەڵێ ساڵێک بوو شتە ساحیبی لێ پەیدا نەبووە یعنی وەکو خۆیان پاراستیان واتە لەلایەنی سەقامگیری ئاساویشەوە یەکێک بووە لە ناو خۆش بە تایبەتی زۆر با بڵێن باڵا بوو هاتە لاواز نەبوو ئەوەتە دزی و چەتەی و ڕێگری و ئەوانە زۆر کەم بووە کە ئەوەش بۆی ئەو حکومەیە کە لە مەرکەزێتی ڕوانزێ طبعاً ڕواندز دوایی پایتەختی میرنشینی سۆرانە لە ئەوڵەوە پایتەخت نەبووە لە بۆ زانی لە تقریبی 1780 بەرەو سەرەوە لەگەڵ نشتوماکردنی شاری سلێمانی ڕوانزیش لەلای میر مستەفاوە دەکرێتە ئۆغزبەگەوە بای میر مستەفاوە ئەکرێتە پایتەختی میرنشینی سۆران چکە لۆ پێشتر میرنشینەکە لە هاودیان لە منطقەی بڵێن حەریر ئەوەی کەستا ئەوەی لە خڕواتانێ هەیە لە سماقۆلی لە کۆێ لە هەولێرێ لەوانە هەموو پایتەختی میرنشینەکەی بوون هاتە وایە لە کاتێکدا کە کەولۆز بەبوو کوڕەکانی کە دێن ئێرە ڕوانزیەگرن ئەوە نقطەی یەکەم بوو بەڵام دواتر میرنشینەکە ئەڕوا بەرەو فراوانە بی لە پێدەشتی شاخەکانەوە دەڕوا لە بۆ دەشتە گەورەکان ئەوە یەکە لەو نقطە ئینتیڵاقانە کە میرنشینەکانی کە نەیانتوانێت لە ناوچە شاخاویەکان بێنە دەرێ میرنشینی ئامێدی تەنها لەو ناوچە شاخەوی ماوە کە لەسەری میرنشینی سلێمانی لەو دەشتایی کە ماوە کە لی دامەزرا بەس ئەو کە لە قەلاچۆرە هاتە سلێمان بەڵام میرنشینی سۆران لە پێدەشتی لە شاخەکان لە پێدەشتەکانی و هەتاش دەستە فراوانەکانی کوردستان هەمووی دەستی بەسەداگرت ئەو نقطەی زۆر ینی مهمە لە مێژووی میرنشینی سۆران طبعاً ئەمە تەماشاکەن ئەو کە ڕوانزی کرد ئەو پردەی کە ئێستا ئێوە بیرن لێرە ئەو پردە ئەوە ئێستا نییە دروست بەڵام هەموو گەردەکان هاتن ئێستا ئاسانی پردێکی لە خوارێمە کە بەدار دروست کرد ئەو پردێک ئێستا زۆر بڵین
لە زۆر نەویوە کاڵێ هەمویان هاتی ئەڵە کەڕوان بوو لە بەنی دوو دەروی زۆر گەورە داماڵۆکو موسە دوزێک لەگەری و بەری شاخانە واندت هەڵکەوت عندك شخص كابتن سفر ذاك اللي يرى بوسين عندك آثاري شاركي دي على خارج مثلا صاحي بردكاني بعض جواري شاركي يعني كانوا يكون أو كبرين دەست خۆ طبعا إلى آثارك كوم بلين مايتو بلا ما تصالاني دواي شري جوي يتميز يعني بلان بهوي وشراني كبستري داهاتو أو جوران كارياني كشو هوا رخايا بعض بلين وكو يساكا دوني أو مايتو طبعا دواي هو كوشو زور أو سيمكنا يعني لويكا بطارزيو وكذا إن شاء الله يجبك لي لسويتها أودان بك. صحيح دكتور محمد الصوت يعني برنامج تكم التنبيه شونيتي هنالي أو لصوت أو شيء دور واندز القديم زي بسيان أو شون أو هي من تحقيق كذا أو هي بتويان هنا تويجرا لو كان كوليا سركان ببرد جدا أو كان بفاشي بدأ تناو رواندز القديم أو يفهم دوام أما بدي هندك واقع بيني سأشي أجرين لا 2020 بكل جلسنا حكومة إيراني قاذاري وقتها أو فرها الخارجي محمد باشا دولي كده لا برامبر جزاكاني برين عثماني تراوان خوازكاني هيوز بو هاوكاري وهما هنجيك لنمان دولة إيراني بس ما ضل بالك مانية لسرو لو چونکە ئەو سەکەیکە دروست کریانای وەستارە زەوی لەسەر وەستارە زەب لە ڕۆژهەڵات کوردستانە قاینە مشکلە نەخۆ کوردستانە ئەنی هەر کوردستانە ئەو وەستارە زەب کە درستی کردێ ناوی خۆی لەسەر و ئەو تەکسازیە لە ناو کوردە بەردەوام هەبوو بەس ئەعمار ئەو وەختیش زیاتر وەستایەکانی ڕۆژهەڵات کوردستانی لەسەر سنەکە دروست کرا هەر وەستایەکانی ئێران دواتر وەستایەکانی کوردستانی ڕۆژهەڵات الكل بن هات سليمان كان هذا دولة كحوارة كل يوم ما عملوا لقى دولة ورمي كركوة جدا تجارب كده والله دەستان خۆش أخوي